لە ساڵی ڕابردوو کۆی گشتی ڕووداوەکان کە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویداوە 2779 ڕووداوی جۆراوجۆر ڕووی داوە. لە کۆی گشتی ئەم ڕووداوانە 22 هاوڵاتی گیانیان لەدەستداوە بەداخەوە و 33 کەسیش لە ئاوەکانی سنووری پارێزگای هەولێر خنکاون. لە کۆی گشتی ڕووداوەکان هەفتا هاوڵاتی بریندار بوونە و توانراوە لە کاتی ڕووداوەکاندا 58 کەسیش لە مردنێکی حتمی ڕزگار بکرێت کە تیمەکانی ڕزگارکردنی ئێمە بەکارەکان هەستاون. جگا لە ساڵانی ڕابردوو ساڵی 2020 لە سنووری پارێزگای هەولێر 4265 شوێن پشکنینی بۆ کراوە بە تایبەت ئەو شوێنانەی کە داوای مۆڵەت دەکەن و ئەو شوێنانەی کە تیمەکانی ئێمە خۆیان سەردانیان دەکەن. 399 بینا لە سنووری پارێزگای هەولێر ساڵی 2020 تەواو بووە و ئیستیلام کراوە لەلایەن لیژنەکانی بەرگری شارستانی. خۆتان دەزانن ساڵی 2020 بەهۆی هاتنی پەتای کۆڕۆناوە تیمەکانی CBRN بەرگری شارستانی پارێزگای هەولێر 438 شوێنی تاقیم کردووە بە مادەی دژە ڤایرۆس کە ئەو شوێنانەی تاقیمش کراون شوێنی گشتین و هەروەها شوێنی تایبەتیشە. بە بەراورد لەگە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە سەداسی ڕووداوەکان لە ساڵی 2020 لەگەڵ ساڵی 2019 زیادی کردووە بەداخەوە کە ئەمە جێگای تێڕمانینە لەبەر ئەوەی خۆتان دەزانن ساڵی 2020 ساڵێک بوو کە کەرنتینە بوو هەرچی پرۆژە و پیشەسازی هەبوو ڕاوەستا بوو بەڵام ڕێک پێچەوانە بە ڕێژەی لە سەداسی ڕووداوەکان زیادی کردووە و لە ڕێژەی مردن و خنکانیش بە هەمان شێوە. ئەوەی زیاتر مەبەستمە لە خنکانی ئاو ساڵانی ڕابردوو زیاتر هاوڵاتیانی گەشتیاری عەرەب و ئەو ئاوارانەی کە لە سنووری پارێزگای هەولێر لە کەمپەکاندا بوون دەخنکان بەڵام ئەم سار ڕێژەی سەتانەوەتی زیاتر ئەو کەسانەی خنکاون هەمووی خەڵکی شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێرن. ئەمە بە شێوەیەکی گشتی بوو ئامارەکە. خۆی دوو هۆکاری سەرەکی هەیە کە ساڵانە ڕووداوەکان زیاد و کەمی دەکا. یەکەمین بە هۆکارەوەی زیاتر ڕووداوەکان شۆرتی کارەبایە. زیاتر ئەو ڕووداوانەی ڕوودەدەن بەهۆی شۆرتی کارەبەوە هەروەها پێکدادانی ئۆتۆمۆبیلی ژێک لە ڕووداوانەیە کە ساڵانە بە ڕێژەیەکی زۆر ڕوودەدات. ئێمەش بێکەم و کوڕینین بەڵام لەم ئاستەش نین کە پەککەوتە بین بۆ لە ئۆتۆمبیلەکانمان مۆدیلیان بەرزام کەلوپەلمان هەیە بە شێوەیەکی باش بەڵام لە ئاست مهمە نیە. ئێمە شیوادارین کەلوپەلی سەردەمیانەی زیاترمان بۆ بێ خۆتان دەزانن هەرچەند وڵات گەشە بکە و شار گەورەتر بێ بەرگری شارستانی یەکەم هێزە کە دەبیت تواناکانی بەهێز بکرێت لەبەر ئەوەی ڕاستەخۆ پەیوەندی بە پاراستنی هاوڵاتیانەوە هەیە. هەرچەندی بەرگری شارستانی تواناکانی کەمتربی بێگومان زیانەکان گەورەتر دەبی. بەنسبەت کەلوپەلیش کە باست کرد ئێمە دەستگایەکی خزمەت گوزارین پەیوەندی بە ئێمەوە نیە کەلوپەلێک لە مەرزەکان دێت تەنها ئەوەندەی لەسەر ئێمە هۆشیاری لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندن بینرا و بیسترا و ڕێنمایەکانی خۆمانمان بڵاو کردەوە خۆشتان ئاگدارن و دەشبینن. بەڵێ بەنسبەت بریندار خۆتان ئاگدارن ساڵی پار شەهیدێکیشمان بەداخەوە شەهید ڕێباز یەکەم شەهیدا کە لە سنووری پارێزگای هەولێر لە بازاڕی سیم تووشی بەرکەوتێکی زۆر بەهێزی دووکەڵ بوو دواتر گیانیشی لە دەستدا و نزیکەی 6 کارمەندیشمان لە ساڵی 2020 بریندار بووە لە ڕووداوەکان بەڵام برینی سووک برینی قوڕسناو بەڵام لە هۆشخۆچوون و نەمانی ئۆکسسیجین بەڕادەیەک زۆرە لە ڕووداوەکانماندا بە تایبەت ئەو ڕووداوانەی کە باڵەخانەن و شوێنەکە. ڕووداوی کەورگۆسک بەداخەوە 3 هاوڵاتی گیانیان لە دەستدا ئەو کاتە کاتیمەکانی مەگەیشتنێرە توانرا ئاگرەکە کۆنتترۆل بکرێت تەواوی ئەو پاڵاوگەیە لە سوتانێکی تەواو ڕزگار بکرێت و زۆر بەشتان لە شوێنەکە بوون و بینینشتان. زۆر جار کە ڕوودەدا ئەگەر نادیاربی یاخود بزاندرێت کە دەستی ئەم قەسی تێدا یاخود زیانی گیانی تێدایە ئەو کاتە پەراوی لێکۆڵینەوە دەکرێت بنکەی پۆلیس بەرگری شارستانی ئەو لایەنەی کە پەیوەندیدارن بە شوێنەکە بە هەمان شێوە لەژێر لێکۆڵینەوەیە سوتانی کەورگۆسک ئەو پاڵاوگەی کەورگۆسک ئێستا لە لێوان پۆلیس بەرگری شارستانی بە هەمان شێوە خودی کۆمپانیاکەش چون کە کۆمپانیاکەش بە هەمان شێوە ئەندازیاری سەلامەتیان هەیە کە بەرپرسن لە شوێنەکە و هەر کەم تەرخەمیەک لەم ڕووداوە
ڕووی دابێت ئەمە دادوەری لێکۆڵینەوە یەکلایی دەکاتەوە ئەوەی من ئاگادار بم لەبەرەوەی سنووری پارێزگای هەولێر لە ئێمەوە دوورە ئەوە تایبەتە بە قەزای سۆران و پارێزگای دهۆک بەڵام لە هاوڕێکان دەبیستم بەڵێ بێگومان زیانی زۆرە و ناوچە سروشتەکانی زۆر سوتاندووە و زیانی مادی و گیانیشە بووە بەڵێ